سەڵاتان لەبێت بیستەران و بینەرانی زاری کرمانجی لە دیدارێکی تایبەتدا لەگەڵێەوە شادەبینەوە بەو هیوان بتوانین لەم پرۆگرامەدا بەو کۆمەڵە پرسیارێکە ئامادەمان کردووە بتوانین وەڵامی زۆرێک یاخود بەشێک لەو پرسیارانەی ئێوە بدەینەوە. یەکێک لەو کەرتانەی کە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە بێگومان کەرتی شارەوانیە. ئەم کەرتە گرنگیەکی زۆری هەیە لە تەواوی شار و شارۆچکەکان. ئەمڕۆ میوانداری بەڕێز چیای محەممەد دەکەین سەرۆکی شارەوانی سۆران بۆ ئەوەی لێرە وەڵامی ئەو پرسیارانەوە بداتەوە کە لە ئێمەش لە سەرزاری خەڵکی گواسمانێتەوە بۆ هیوان بتوانین وەڵامتان بێنەوە بە خێوەیەک کاک چاویت. زۆر سپاس شانە خان مەمنون. سپاس بۆ ئێوەش. وەک دەزانن ئەو ماوەیە لە ڕواندز ڕەنگە زیاتر لە ئێمە ئاگاداربن و شارەزابن بۆ پێیکە هاوڵاتیان سەردانی ئێوەکەن کۆمەڵێک پرسیارتان هەست دەکەن گلەی و گازاندەکان ئەگوازرێنەوە لای ئێوە. ئێمە لە سەرەتا دەمانەوێت باس لێ بکەین کە لە سەرەتای ساڵی تازەین دەمانەوێت بزانین کار و پلانی ئێوە بۆ ئەم ساڵ چییە؟ زۆر سپاس. ساڵی ڕابردوو یەکەم ساڵی ئیشکردنی من بوو لە ڕواندز. بە خۆشحاڵیەوە هەندێک پرۆژەی خزمەتگوزاری توانیمان لە ناو سنتەری شار جێبەجێ بکەین، هەر لە فەتحکردنی جادە و کۆنکریتکردنی کۆمەڵێک شەقام و هەروەها نۆژەنکردنەوەی پارچی گشتی ڕەوان دزۆ و هەندێک ئیشی بچوشی تری کە تایبەت بوون بە خزمەتگوزاری سەرە بۆ هاوڵاتیان. ئەم ساڵیش کۆمەڵێک بەرنامەمان بە هاوکاری لەگەڵ قایمقامەتی قەزای ڕەوان دزۆ و دەوائیرەکانی تر کە پەیوەندیدارن بە خزمەتگوزاری ناوشارداناوە. ئەو پرۆژانەی کە ئەم ساڵ لە بەرنامەماندایە بەڕاستی زیاتر کۆنکریت و قرتاوکردن و فراوانکردنی شەقام و ڕەنگە هەندێک دیواری پاڵپشت و ئەو شتانەمان هەبێتن ئیشاڵڵا لە مانجی سێ ئەو کاتێک کە ئیش و کار دەست پێکەنەوە، چونکە ئێستا بە بڕیاری ئیدارە و بە بڕیاری یەکێتی بەڵێندەران ئیش و کاری مقاولات ڕاگیراوە لە مانجی سێ ڕەنگە دەست پێ بکاتەوە کە مانجی سێ پرۆژەکان دەستیان پێکردەوە مەلێستانێکەوە خەریکی ئامادەکاری دەرخستین بۆ ئەو پرۆژانێکەوە زەڕۆرن یاخود ساڵی پار ئەگەر نەمانتوانین بە تەواوەتی تەواویان بکەین جێبەجێیان بکەین ئەم ساڵ بتوانین ئەو پرۆژانەش کۆتایی پێ بهێنین. بەڵێ بەنا بەخوا دڵنیاین لەوەی کە هەوڵەدەن. هەروەک باس کرد بەشێک لە وەڵامەکان بە کورتیداوە، بەڵام هەروەک باس کرد بەشێک لە کوچە کۆڵانەکان کە پێویستیان بە کۆنکریتکردن و قێرتاوکردن هەیە یاخود ئاوەڕۆ یا هەر شتێکی تر بەشێکیان لە ساڵی پار کارتان لەسەر کرد، بەڵام پێم وایە بەشێکی ڕاوەستاوە ئەوە کارەکەی چا و لەکەی دەتانەوێت کۆتایی بە و پرۆژانە بێنن. ساڵی پار ئێمە فەتحی کۆڵانەکانی گەڕەکی ڕاپەڕین و گروێ ڕێزانمان کرد، هەر فەتح و تەسویە و ڕەسیف و ئاوەڕۆی تێدا بوو، قێڕی تێدا نەبوو. ئەم ساڵ قێرمان داخل کردو، ئەم ساڵ لەگەڵ بوونەوەی پرۆژەکان قێرتاوکردنی ئەو شەقامانەش دەست پێەکە تەواو و کێشەیان نامێنێتن. ئێمە بە قۆناغا بزەبتە ئێمە کێشەمان لێ کۆڵان هەیە لە گەروێ ڕەزان. ئەو کاتێک کە دەستمان پێکرد بەڕاستی کەش و هەوا هاوکار نەبوو لەگەڵمان، باران و شتیواوای کردکەوە ئیشەکان ڕابوەستن. ئەگەر تەواوی پرۆسەی مقاولینەکە یعنی هەمووی خەلاص بووە، ئەگەر هات بە و کەش و هەوا تێک نەچووبە ئێستا ئەویش تەواو ببوو. ئەویش بە حکمی ئەوەی ئاوەڕۆی تێدایە و هەڵگرتنەوەی سەبی تێدای ئیشەکە تۆزێک زەحمەت بوو. مقاولیشی خۆی کردی ئێستا لە مەراحلی کوتای پێشتر کۆڵانەکە سەب بوو، بەڵام زۆر تێکچۆ بوو و ئەو ئاستەنگی زۆری بۆ هاوڵاتیان و ئەوانەی کە لەوێ نیشتە جێبوون دروست کرد بوو. لە دوا سەردانی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و قایمقامی قەزاروان زۆر بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان ئەو کات بەڵێن بە خەڵکی وێندەردرا و کۆڵانەشیان لە بۆ چا بکرێتن و ئێستا هەمووی هەڵگیرایتەوە و ئاوەڕۆشی لۆدانرایە، تەنها ڕاستکردنی مایە و لەگەڵ تێکردنەوەی سەب. ئەگەر بێت و جەو خۆش بیت و شەڵە لە مانجی سێ پرۆژەکان دەست پێ بکەن و یەکەم شوێن ئەو کۆڵانە تەواو بیت. بەڵێ مژدەیەکە بۆ دانیشتوانی ئەو کۆڵانە. شاری ڕواندز هەڵکەوتەکەی بە شێوەیەک وایە شاخاویە، ناوچەیەکی سەختە. پێم وایە بەشێک لە شوێنەکان پێویستیان بە دروستکردنی پەیژە و یاخود قادرمە هەیە. لە پلانتاندا هیچ شوێنێکی وا هەیە کە گەشتیاری و شارەوانی تا ڕادەیەک پەیوەستن بەیەکەوە گەشتیاری زۆر و لەم ناوچەیە کات خەرەندە و زۆر شوێنی دڵڕفێن و جوانی هەیە بەگشتی شوێنێکی گەشتیاریە.
هەندێ ناوچە سەختن ڕەنگە سەرکەوتن بۆ شوێنانەدا ئاستەنگ بۆ گەشتیاران دروست بکات شوێنی وا هەیە و لە پلانتاندا هەیە کار بکەن بۆ ڕێگاکان دروست بکرێن خۆی لەگەڵ گەشت و گوزاری ڕەواندز لە سەرخەتین لەوەی بتوانین هەر شتێک کە پێویست بیتن بۆی کە گەشتیاری زیاتر لە ڕەواندز ڕابچێشیتن هەماهەنگ بین و هاوکار بین چونکە هەم یەک وەزارەتین هەم پێشتریشە من لە گەشت و گوزار بوویمە لەوانەیە ئەمنیش باشتر لە معاناتی گەشت و گوزار لێیان دەرتێ بگەم لەگەڵ کاک پارێز لە سەرخەتین لەوەی بتوانین باشترین خزمەت بکەین ئیدی هەر شتێک پێویست بیتن هەم لە ڕووی پرۆژە چونکە بەڕاستی ڕەواندز شارێکە زیاتر بە پرۆژەی وەبەرهێنان لە هەموو سێکتەرەکان و بەتایبەتیش لە گەشتیاری ئەتواندرێ ڕەواندزی پێ ببوژێتەوە ئێستا دروستکردنی ئەو پۆندانەی سەرڕووباری کاولوکان و بێخاڵ ئەو خۆی لە خۆی دەرگایەکە لۆکرانەوە بە ڕووی گەشتیاری زیاتر لەوەی بتوانین زیاتر گەشتیار لەو سنوورە ڕابچێشرێ و هەروەها ئاوادانی زیاتریش بکەویتەوە سنووری شاری ڕەواندز بەگشتی بەدڵنیایی ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردیە کە ئەو شوێنانێکەوە پێویستیان بە پێیژەیە بە هەر شتێک بێتن زۆر شوێنی شەو بۆ بکە پێویست بۆ جێبەجێمان کردووە ئێستاش بە تەنسیق لەگەڵ قایم قامێت و لەگەڵ گەشت و گوزار هەر شوێنێک پێویست بکاتن ئێمە ئەتوانین بەرنامەی لۆدا بنێن و بە پێی توانە جێبەجێ بکەین ئەم ساڵ بابەتێکی زۆر گرنگ دەنگدانەوەی هەبوو لە ڕەواندز یەکێک لەوانە باخچەی گشتی ڕەواندز بوو کە دوای چەندین ساڵ نوۆژەن کرایەوە و دەرگاکەی بەڕۆی هاوڵاتیان دەکرایەوە خەڵکی زۆر دڵخۆش بوون بەمە بە تایبەتیوانەیە کە لە پێشتر سەردانیان کرد وەک یاداوەریەکە و بیرۆریەکانە لەوێ تازە دەکەنەوە گرنگێکی باشی پێدرا و نوۆژەن کرایەوە ئایا بە خۆناغ بۆ نوۆژەنکردنەوەیە کۆتایی پێ هاتووە یان نە پرۆژەی نوۆژەنکردنەوەی باغی گشتی ڕەواندز یەکێک بوو لە پرۆژە هەرە گرنگەکانی کابینۆن و ئیداری سەر بەخۆ سۆران و بەڕێوەبەرایەتی گشتیشن بەڕاستی بە هاوکاری لەگەڵ قایم قامێت ئەو باخچەی زۆر لە مێژبوو داخراو منیشێکێک بووم کەوا یادگاری منداڵیم لەو باخچەیە هەبوو هەر کەسێک لە ڕەواندز کە ئەم باخچەی بەداخرایەتی بەڕاستی یعنی ها شتێکی ناخۆش بوو ئیدی ساڵی پاریشمان لەسەر کرد بە دوو قۆناغ نۆژەنکردنەوەکەی ئەنجامەدرێ قۆناغی یەکەمی تەواو بکە نزیکی 73 میلیۆن دیناری لۆتەرخان کرابوو کارەکانی خۆی دیتەوە لە دروستکردنی پیادەڕۆیەک بە درێژی 1000 مەتر لەوەی کە تۆ چێ ناو پارکەکە هە پیادەڕۆیەکی تێدا بتن بۆ وەرزشکردن و هەم بۆ جوانی لەو پارکەکەی هەروەها نۆژەنکردنەوەی نافۆڕە و کارەبایات و WC-کانی ناو ئەو پارکەیە و باخچەیە و لە قۆناغی دووەمیش سەبکردنی گەراج و تەواوکردنی سیاج و دانانی کامێرەش لەخۆ ئەگریتن و ساڵی پار لەسەر ئەرچی ئیدارە و قایم قامیت مەسرحێکیشمان دروست کرد هەر لەناو باغی ڕەواندز لەوەی لەو کار و چاڵاکی هونەری بتوانین سوودی لێ ببینین ئیدی چەند بەشێکی تێدا کۆکراوەتەوە نەکارەوە بزەبت وەلە ئێستاش کۆشکێکمان لێ بەکرێدایە هەر لە ناو پارک دوو کۆشک کۆشکەچیان وەکو قاوەخانەوەی کەشیان وەکو فاسفۆد لەوێ خزمەتی هاوڵاتیانەکەن و گەنجانی لەوێن دەر خەڵکی گلەی لەوەکەن کە ئەوە کارتێکی یاخود باخچەیەکی گشتیە دراوەتەوە کەرتی تایبەت ئەمە تا چەند ڕاستە دەمانەوێت لێرە ڕوونکردنەوەکە بدەیت ئەگەر بکرێت خۆی ناتێگەیشتن هەیە ئەمە ئەو پارکە هەر گشتیە لە خەڵکی ڕەواندزە هەموو خزمەت گوزاریەکانی بەلاشە بەڵام لۆ پاراستنی و لەوەی کە خەڵکێک ئەچی خزمەت گوزاریەک لەوێ هەبێتن کە هاوڵاتی ئەچتێوێندەریا و گەشتیارێکە سەردانی و باغا کاتن لێ خزمەت گوزاریەکی لێبێتن لۆ خزمەتی خۆیان دانیشتن لە پارکیان هەر مناسبەیەک شتێک بێ لەو باخچەیە ئەتوانی هاوڵاتی سەردانی ئێمە بکە هەتا لۆ مناسباتی گچکەش ئەمە ئەتوانین پێیان بدەینەوە بەبێ بەرامبەر بەڵام خاوێنکردنەوەی وێندەر بپارێزن و ئەو کۆشکەشکە لێمان بەکرێدایە زیاتر مەبەستمان لی دروستبوونی هەڵی کارە ئێستا خۆشبەختانە 5-6 گەنج لەو باخچەی ئیشەکە بەتەئکید بەڵام ئەو غەڵەت تێگەیشتنی لەوەکەمە دایکمانە کرد تایبەت ئەوە ڕاست نییە ئەمە تەنها کۆشێکمان دوو کۆشکمان لەناو ئەو باخچەیە بەکرێداوە دەنا هەموو خزمەت گوزاریەکانی ناو باخچەکە هەمووی فریە وەکو جاران بەڵام لۆ باشتر هەر شوێنێکی شتێکی وها بێ بۆ نمونە کۆشکێک هاتووە لە هەر شوێنێک بێ لەوێ بیا لە شوێنێکی کارتی گشتیش بێت و ئەبێ
بێبەرامبەر نییە تو خواردنێک ئەخۆی بالضبط ئاساییە هاتوانیت یعنی دانیشتن لەنە ئەو کەپرە گەشتیاریەکانیش هەمووی خۆڕایە بەڵام ئەگەر تو چای قاوە بخۆیتەنە پارەی چاو قاوەکە ئەدەی ئەگەر ئاساییە و نەدراوەتە کردی تایبەت تەنها ئەوە بوو کە لێ هەڵە تێگەیشتێکە بوو کەکچایی ئاماژەی پێدا سەبارەت بە کۆکردنەوەی زبڵ و خاشاک بەشێک لە فرۆشیارەکانی ناوبازاڕی سۆر ببوورە ڕواندز باس لەوەکان بڕەپارەیەک وەرەگیرە لەیان لە بەرامبەر پاکردنەوەی ناوشار و کۆکردنەوەی زبڵ و خاشاک بەڵام گلەیان هەیە کارەکە بەباشی ناکرێت پێتان وایە تا چەند ڕاست بێت وڵی ئەوەی خەڵکی ڕەواندزبی ینی لەوانەیە بەیانیان شایەتی ئەوە بن کە شەوان ئەم ڕێزم هەیە بەڵام دوکاندارەکان زۆر بیان هەموو زبڵ و خاشاکانیان لەبەر دوکانەکانیان بەجێ دێڵن بەیانیان کارمەندانی ئێمە دەبێت بچن بەجێسک و بەخاوێنی بکەنەوە و ئەو کەپسی زبلیشوان بەردەوام خەریکە یعنی ڕۆژانە 2000 ناو بازار خاوێن نکاتەوە ئەو پارێکە وەریش ئەژیرێتن ئەو ڕێنمایی وەزارەتی لۆمە هاتی ینی لە هەموو شوێنەکانی وەرەگیرێت لە سۆران وەرەگیرێت لە خەلیفان لە چۆمان لە هەموو شارەکانە وەمە زۆر ینی لەوانەی لە هەندێک مووقف سعادی خەڵکی خۆشمان کردی بۆ پێیکەوە بازار ڕواندز ڕەنگە بە بازارکردنی وەکو سۆران وەکو شوێنەکانی تر نەبیتن ئەمە هاوکاری خەڵکی خۆشمان کردینە لەوەی لە دانی پارەکەی ڕەنگە مساعدەمان کردبن و ئەو پارێکەوەری شەجیرە بەڕاستی لە ئەو کارمەندانەیەکەوە ئەو زبڵ و پاش ماوەیە لە هەموو شوێنێکی یانی ئەو شتێکی حەقەکی زۆر زۆر حەقەکی برێم سەرەتایی هەر کرێکارێکە تۆ کە شەو دوکانی خۆتە و ها پێش دوکانی خۆت بەجێدێڵی بەیانیان کە دێوە دوکان پێش دوکانوان هەموو خاوێن بوویتەوە ئیدی هەر لە شوشتنی بازارە خاوێنکردنەوەی بازارە لە ملی ئەو کرێکارانەیە ئەو پارێشکە وەرەگیرێ ئەچێتەوە سەر موچەی ئەو کرێکارانی کە ئیشی خاوێنکردنەوە کاک هەر سەبارەت بەمە لە گوندەکان شێوازی کۆکردنەوەی زبڵ و خاشاک چۆن ئایا مانگانەیە هەفتانەیە چۆنە ئۆتۆمبیل ئەنێرن هەر وەک ناوشار بەتاکیت ئی ناوشار ڕۆژانەیە ڕۆژانە خاوێنەکەن تەنها ڕۆژانی هەینی پشووە کرێکارەکانیش پشووەکە بەڵام لە گوندەکان بە هەفتانە شوێنی وهەیە کە قەرباڵغە لەسەر هەفتەی 2000 یا هەفتەی 1000 لۆیانە نێری یەکێک لە گرنگترین باسەکان یاخود پرسیارەکان دابەشکردنی زەوی بە سەر فەرمانبەرانە کە ماوەیە دەنگۆیەوە هەیە دابەش ئەکرێت ئایا ئامادەکاری کراوان زەوی دابین کراوە بۆ فەرمانبەران بە دڵنیایی ڕواندز یەکەم شوێن بووکەوە زەوی بەمەبەستی دابەشکردن بەسەر فەرمانبەران زەویمان تەرخان کرد لە ڕواندز مە لە بانەزێوک لە خوار مەشروعی ئاو زەویەکی باشمان هەیە نزیکی 900 قتعی زەویمان لەوێ حازرە نەخشەکەرتیمان دروست کردیە و پەسەندیشی وەرگرتیە لە کاتی گەڕانەوەی ناوەکانی ئینشاءالله و نەخشەکەرتێکی زۆر جوانیشماندانە ینی حازرە لە کاتی هاتنەوەی ناوەکان لەوە دابەش کرد هەر سەبارەت بە زەوی بەشێک لە فەرمانگەکانی غەزای ڕواندز لە بینایی کرێدان لە پلانتاندان یا شوێنێک دیاری بکەن بۆ ئەوەی تەواوی فەرمانگەکان لەوێدا کۆ بکرێنەوە وەک کار ئاسانیەک و ئەوەی کە هەر لە هەر شوێنە و بینایەک نەبێت کە فەرمانگەکان تیادا کارەکانی ڕای بکەن کۆمەڵێک دایرە لە ڕواندز لە کرێدان بەڵام پێشتر لە شارەوانی ئیش لەسەر ئەوە کرایەکە لە شەهیدان نزیک دایرەی حەرێق و مزگەوتی مەلا عەبدوڵڵا ئەوانەی خەڵکی ڕواندز شارەزای ئەو شوێنە ئێمە زەویمان لە زۆربەی دایرەکان لەوێ دابین کردیە بەڵام ئەکەوێتەوە سەر ئەو وەزارەتانە ئایا بینە لۆ بەڕێوەبەرایەتی و بنکەکانی خۆیان دروستەکەن بە دڵنیایی هەر دایرەیەک داوای زەویمان لێ بکاتن و وەزارەتی خۆی موافقەی ئەوەی دابێتێ کە بینایان لێ بکاتن ئێمە زەویان لۆ دابینەکەین و پێشنیاریش کرایە ینی پێشنیاری ئەو شوێنەکرایە لۆ ئەوەی زۆرترین دەوائری ڕواندز لەو شوێنەکەەوە بکرێتەوە هەر سەبارەت بە زەوی فەرمانبەرانەوەی دابەشەکرێت خزمەتگوزارەتیادا هەیە ڕەنگە بەشێک لەوانە بیانەوەی بکەنە خانوو یاخود خزمەتگوزاری دەستی پێ ئەگات ئەو زەویانە ئەمە بەرنامەکمان هەیە هەوڵە دەین ئەگەر زەویەکان دابەشیش کران تاوەکو خزمەتگوزاری سەرەتەکان لە ڕێگا فەتحکردنی ڕێگاکان وانان تا ئەو خزمەتگوزاریانە لە ئەو نەخشەکەرتێنەکەین مۆڵەتی خانوو نەدەین چونکە بەڕاستی
ئەگەر بێت و فەتحی جادەکان نەکرێتن هاوڵاتی لێ زەرەرمەند دەبیتن چونکە دوای 10 ساڵیش ئەگەر جادە و شتیوای لێ بچی بەرز و نزمی خانەکان دیار نابیتن لێمەش لەسەرەوەیەکەین کە بیدایەت خزمەتگوزاری بین دوای مۆڵەتی بینا بدەین یعنی ئەوە لە بەرنامەیە ئینشاڵڵا ئەگەر هەر بەردەوام بووین لە ئیشی خۆن واکەین هیچ مۆڵەتی خان و لەو شوێنە نەدەین تاوەکو خزمەتگوزاری سەرەتایەکانی لۆ نەبین ئەمە سوودی شەبێ بۆ هاوڵاتیان بەتەکید بە دنیایەوە شوێنێکە ئامادەکراوە بەتەکید شوێنێکە حازرە وەکو حازرە بزەبێت ئامادەکراوی دەرێتە دەست ئینشاڵڵا ئینشاڵڵا بە هاوکاری لەگەڵ یەکی ئیداری و بەڕێبەرایەتی گشتن ئینشاڵڵا هەرچەند پرسیارمان زۆرە بەڵام یەک دوو پرسیاری دیش باڕستا دەکەین بەر لەوەی کاتەکە کۆتای پێبێت وەک باسم کرد ڕواندست هەڵکەوتەکەی وایە شوێنێکی گەشتیارە بێخاڵ ئەمە هەموو پێوەستن بێکەوە بەڵام ڕێگای بێخاڵ بۆ ڕواندست کە هەرچەندە زۆر جار وەک ڕێگای بەدیل بەکاردێماوەی پێشتر کە ئەو پردەی گەلیاری بەک تێکچوو بوو قەڵەباڵغی و جەنجاڵێکی زۆر لێوێ دروست بوو ئەگەر دەرفەتی جووت سایدیش نەبێ ناتانەوێت بەرفراوانی بکەن خۆی سوپاس لەوە پرسیارە دەبێ یعنی بەڕاستی معالەجەی ئەو ڕێگەیانە بکرێتەوە هاتنە ژووری ڕەواندزن مەدخەلی ڕەواندزن چونکە جیا لەوەی هاتوچۆی خەڵکە تۆ ڕۆژانە ڕۆژی وە هەیە 5,000 تا 10,000 گەشتیار میوانی ئەو شارەیە بەڕاستی دخولیە شاری ڕەواندزیش وەک پێویست نییە هەم لە لای بێخاڵ لە لای سۆران کەلۆی دێ لە لای جوندیان هەمووی یعنی ئەمە ئەو ماوەی کە ڕێگەلی عەلیبەک گیرە هەستمان کرد کە ئێمە ڕێگاوبانەکەمان بەڕاستی چەند خراپە ئێستا لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتیمان تیمێک دروستکراوە بۆ ئەوی دیزاینی دوو سایدێک هەر لە تەلەفریکی چیای کۆڕک تاکوگاتە دەواازەی شنگلبانە یاخود ئەو سێڕیانەی کە دێتەوە شەهیدان و ناوبازار و ئەچێتەوە لای ملتۆکریش تاوێن دەربێتن ئێستا خەریکینەوە دیزاینەکەی دائنین و دەرخستەی لۆەکەی و ئەمە ساڵی پاریش هەم کێشەی پیادە ڕۆیشمان هەیە لەو شەقامە بەڕاستی چونکە ئێستاگەر هاوشاریەک بێوێ لە بانە زێوک یاخود لەلاوان بێتە ناو بازار شوێن نییە بەستێتەوە لەسەر زادەی خێر بڕوە کەەوەش مەترسی لەسەر ژیانی دروستەکە ئەمە ساڵی پاریش دەرخستەیەکمان تەقدیمی وەزارەت کردبوو بەڵام لەبەر ئەو کەوتە نێزیکی سەری ساڵ و ئەوانە موافقەی نەدرا بەڵام ئێستا خەریکی نوێیەکەینەوە ئەوێش کردستۆن و ڕەسیف و شتیوا دابنین پیادە ڕۆیەکی تەندروست و باش دابنین بۆی خەڵک بتوانی هاتوچێ بەسەردا بکە و ئینشاڵڵا هەر ئەو ساڵیش بتوانین موافقەی وەربگرین ئەو دوو سایدێ دخولی ڕواندز بەلای بێخاڵەوە جێبەجێ بکەین بەڵێ بەگومان هەموو شوێنەکان هەرچەندە دەستیاوادان دێگاتە هەموو شوێنێک بەڵام ئەو ڕێگایەکی کە لاگرنگترن ئەو ڕێگەیانەی کە ئەو ساڵ هەستمان پێکرۆک باست کرد چەندە گرنگە و ئەبێت درێت بەرەو کۆتایی پرۆگرامەران دو پرسیارمان بە ئەو بێت کاکتیایی خەرەند کە بەشێکی زۆری گەشتیاران هەر ئێمە خۆشمان دەوروبەری ڕواندز بەردەوام سەردانیەکەن شوێنێکی دڵڕفێنە بەڵام یەکێک لەو کێشانێکی هەیە نەبوونی گەراج و شوێنی وەستانی ئۆتۆمبیلە هیچ بیرتان لەوە کردوتەوە شوێنێک لەو نزیکانە بەشێک لە شوێنانەی کە زۆر خەڵک ڕوویتیەکات شوێنێکی وا دابین بکرێ بۆ وەستانی ئۆتۆمبیل خۆی شەهلەخان تۆپۆگرافیای ڕواندز وایەمی بەرز و نزمیە ئاردیش لە ڕواندز کەمە و ئەو شوێنێک کە جەنابی شت باسێکی کێتە ناو قەسەبەی ڕواندزەوە هەمووی تاپۆی هاوڵاتیانە ڕەنگە و هاوڵەتی نتوانێت بە ئاسانی ینی دەستبەرداری ئەو زەویانە نابێ کرد بێت توی مەتفاشی بکەین بەناو خۆمان بکەین قەرەبووی بکەین ڕەنگە پێڕازی نەبێت لۆیە کێشە دروست بەڕاستی بۆوان لە مادیە بزەبێت کێشەکە لەوەدا بووە گەرنا بەرنامە هەبووەکەوە چونکە بەڕاستیەک لە کێشەکانی کەمە لە بازار هەمانە لەسەر خەرە هەمانە نەبوونی گەراجە شوێنی زۆر باشی لێ بەڵام بکە و قەرەباڵغەیەی زۆری سیارێک لێ دروستە بی لەوانەیە زۆر هاوڵات هێرەیە خۆی لەو ڕێی مدە خاستن لە ڕۆژانی پێنجشەمە و زمان لەسەر خەتە بین کۆمەڵێک دانیشتوی ڕەواندز خاوەنی ئەو زەویانی وێندەرن پێشتریش لەگەڵ ئەو ساحب کارانەی وێندەر قسەمان کردووە ئەمە لەگەڵیان هاوکارە بین ئەگەر بێتوە وێندەر دەربێنین لە ئەوەی هەم لەو کابرا لە خاوەنی مڵکەکەی حازر بیتن هەم بتوانین لە ئێستادا ئیستیفادە لێ بکەین لە ئەو قەرەباڵغە لەسەر خەرەندن هێڵین ئینشاڵڵا. بەڵێ کاتمان نەماوە ئەپرسیارمان هەیە بەڵامی تر وەک ئاماژە پێدەن هاوکارانمان ئەگەر جەنابەت شتێکی تر هەبێ زیادە بتەیە بۆ بینەران و بۆ هاوڵاتیانی شاری ڕواندزی خۆشەویست. زۆر سپاس لەوە دەرفەتەی جەنابتان
هیوادارم ئەو ساڵی ئاوەدانی بێ لە ڕوانزل و هەموو کوردستانیش بەڕاستی کابینەین و زۆر احتیمامی بە پرۆژە خزمەت گوزاریەکاندا لە سنووری خۆم نتوانم باسی بکەم بەڕاستی گوند نییە خزمەت گوزاری نەگەیشت بیتێ هەم لە پرۆژەی ئاوی ڕەواندزکەوە خەونی چەندە ساڵی خەڵکی ڕەواندزە ئەو پرۆژەی ئاوی کە لە بێخاڵەوە لە دۆڵئاکۆ ئەچیتن قۆناغی یەکەمی جێبەجێ بوو ئینشاڵڵا قۆناغی دووەمیشی جێبەجێ بیتن و چاوەڕێی ئەوەمان هەیە کە کابینەی نوێش بە هەمان گڕوتین باشتر و باشتر خزمەتی هەموو سنوورەکان بەبێ جیاوازی بە تایبەتی ڕەوانزیش بکاتنیش. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان چیان محەممەد سەرۆکی شارەوانی ڕەواندز زۆر سپاس بۆ وەڵامدانەوەی تەواوی پرسیارەکان بە ڕاشکاوانە دووبارە سپاس گەلەکانە سپاس بۆ بینەریتان تا بەگەشتنمان خواتان لەگەڵ